سڵاو بینێرانی کوردستان 24 لا شوێنەکەن جوانترین سڵاوتان ئاراسە دەکەم. من هونەر ئەحمەد لە ناوچەی داودەوە لەگەڵتاندەم لە ناحیەی زنانەوە هاتووین تاوەکو لەگەڵ کەسوکاری ئەنفالکراوەکاندا قسە بکەین. ناحیەی ناوچەی داودە خاوەنی 3500 ئەنفالکراوە، تەنها لەم ناحیە بچووکەدا 300 ئەنفال هەیە. ئێمە لێرەدا دەمانەوێت لەگەڵ کەسوکاری ئەنفالکراواندا قسە بکەین. قسەکردنی ئێمە لەگەڵ کەسوکاری ئەنفالکراواندا بۆ نوێکردنەوەی زامەکانیان نییە، بەڵکو دەمانەوێت نەوەی داهاتوو و هەموو جیهانیش ئەو تاوانانیان لە ئاشکرا بێت کە دژی کورد ئەنجام درا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە هەریەک لە جاسم جواد کەسوکاری ئەنفالکراو و کەریم عەباس جەوهەر کەسوکاری ئەنفالکراو، نەزیرە عەلی کەسوکاری ئەنفالکراوم لەگەڵدایە و هەروها کۆمەڵێک لە دانیشتوانی گوندەکانی داودەم لەگەڵایە قسە و باس لەسەر چۆنێتی شاڵاوی ئەنفالەکەین لەم ناوچانەدا. سەرەتا بە خێراتنیەوە و ئەو میوانە بە ڕێزانش دەکەم، هەموو لایەکتان بەخێر بێن. سەرەتا ئەمەوێ کاکریم لە جەنابتەوە دەست پێ بکەم. سەرەتای شاڵاوی ئەنفال لەم ناوچانەدا چۆن بوو؟ لە چ کاتێک دەستی پێکرد؟ سەرتا بە خێراتنتانەکەم، بە خێراتنی کەناڵی 24ەکەم بەخێر بن بۆ ناوچەی داودا، بەخێر بێنیاخوا. سەرەتا لە ساڵی 1970 کە ئەنفال دەستی پێکرد، وشەی ئەنفال وشەیەکە کە زەمیری ملەتێکە هەژێنێ، کە زەمیری کە وجدانی ملەتی کوردە هەژێنێ، کە ئەو وشەیە تەئسیری خۆی هەیە لە زەمیر وجدانی هەموو یەکەیەکی کوردە. لە ساڵی 1970 لە مانگی 4 تەمەنەم کاتەدا لەم کاتانەدا کە ڕژێمی باس هجوومی کرد بۆ ناوچەی داودا لە 3-4 لاوە هجوومی کرد بە جێش و جاشێکی زۆرەوە هجوومی کرد و سەرەتای دەستپێکردنەوە هێرشانە چۆن بوو؟ چ کاتێک بوو؟ بەڵێ ڕۆژی پێشووکە هێرشی کرد بۆ ناوچەی داودا لە ناحێ و ناحێ نەوجوو لەو کاتە لە ناحێکەوە ناوچەکەی زۆر بە خەسی تۆباران کرد، لە هەموو دیەکانی تۆباران کرد، ینی تۆبارانێکی چڕوپڕی ناوچەکانی گشت دیەکانی ناوچەکەی تۆباران کرد. تەنها خەڵکی بێتاوان خەڵکی سیڤیل لەو ناوچانە بوون کاتێک تۆباران کردن؟ بەڵێ ئەو کاتێک خەڵکی سیڤیل بوو کە کاتێک هجوومەکە و ڕۆژ دوایینە هجوومەکە دەستی پێکرد و هێرشەکەی جێش و جاشی حکوومەتی ئەو کات ئەو سەدە بە دەستی پێکرد بۆ ناوچەکە. پاش چەند ڕۆژێک کە دیەکانیان دەستیانگرە سەر دیەکانە و خەڵکەکانیان بەر شاڵاوی ئەنفال کرد و ئەوەی کە کەوتە بەردەم جێش و جاشەکە هەمووی بەر شاڵاو کەفت و چی بە تەیار و بە تۆ بۆیدا لە ئەوە خەڵکی زۆر شەهید کرابوو. هەلەو کاتەدا و ڕۆژ دوایینە کە هێرشەکە دەسێک برای خۆم شەهید کرا لە دیە کە دی حەیدەرە. تۆ چەند کەسوکاری تۆ ئەنفال کراوە؟ دۆ کەسوکارم ئەنفال کراوە، برایەکم شەهید کراوە لە پرۆسەی ئەنفال. بەڵێ کاک جاسم دێمە لای جەنابەت قسەم لەسەرەوە بۆ بکەی. ئەو کاتێک کە شاڵاوەکە دەستی پێ کرد ئەو ڕۆژە تۆ چۆن بینیت و ئەو سوپای عێراق کە هاتە ئەم ناوچانە و کاتە سوپای بەعیس چۆن مامەڵیان لەگەڵ ئەو خەڵکانەدا کرد؟ کەسێکە بووە یاخود جیاوازیان لەناو خەڵکییا کرد یاخود هەمویان ئەداوە بەر دەیان برد؟ دەست خۆش بێ، زۆر سپاس، بەخێر بێن بەسەر چاو. دیارە لە ساڵی 1970 کە ڕژێمی سەدامی گۆڕبەگۆڕ لەگەڵ ئێرانە هەندێک ئەوە بوو شەڕەکە لەسەری قورسایی نەما، دەستی کرد بە داگیرکردنی ئەم سنوورانە و لە نابردنی گوند و سەرچاوە و خەڵکەکەی بە هەموو شێوەیەک محاولەی کرد کە ئەم سنوورە هیچ زیندەوەرێکی تیان نێڵێت، تەنانەت ڕەوەکی تیان نێڵێت. لە دیارە وەکو ئەم پیاوە ئاماژەی پێدا لە هەموو خۆڵەکانەوە هجووم کرا زۆر بە سەختی. ئەو سەردەمە تەبان ڕژێم زۆر بەهێز بوو، خەڵکی لادەیە ئەنچی دەسڵاتێکی هەیە. بەڵێ پێشمەرگە بوو، بەڵام پێشمەرگە بەڕاستی هەرچەندێک خەڵکێکی لێ هاتوو بوون قابلەتی ئەو هێزەیان نەبوو کە هجوومیان کرد بۆ دیەکان. دێ بە دێ تۆبارانیان نەکرد و بە دوای گرتن و کوشتن و بردننی خەڵکە ئاگەڕیان. خەڵکیش واسی لە ماڵ و حاڵی خۆی هێنا و ناچار لەم دێ بۆ دێ لەم دێ بۆ دێ هەموو ڕایە کرد و لەژێر چنی ئەو دوژمنە دەرباز بێ. تۆ چەند کەسوکاری تۆ ئەنفال کراوە؟ قوربانگیان من 6 برا و 4 خوشکم و باوژنم، دایکم، خێزانی خۆم، 2 براژنم و زایدەن 3 برازایشم، کەواتە لە عایلەی خۆمان 18 نەفەر ئەنفالە. ماڵی مام و خاڵ و ئەوان نەگە حساب بکەم تقریبان حدودی 40 نەفەرم ئەنفالە. ئەچمەوە لای ئەو دایکە ئەگەر قسەم بۆ بکەی لەسەرەوەی ئەو ڕۆژێک کە هێرشەکە دەست پێ کرد تۆ چیت بینی و چی چیرۆکێکت لایە تاوەکو بیگێڕیتەوە لەسەر یەکەم ڕۆژی شاڵاوی ئەنفال؟
شەڕای ئەنفال هەر لەیسەوە باسیکەین حتاکو 100 ساڵتری تەواو ناوێت چونکە ئێشێکی وایاندا پێمان قەت لە بیرمانەوە نەچوو هەر لە 2 ساڵ بەلەو ساتر شەوان و بە ڕۆژ و بە شەو ئێمە لەژێر قەسفا بیمان شەو بە ڕۆژ تەیارە و بە شەوان بە تۆ دوای ئەوسا بەوەی شەوە یعنی جاشەکان و حیزبی بەعس دشمنمانوی بەس جاشەکان کورد فرۆشەکان خاک فرۆشەکان لە حیزب بەعس دشمنترمانی چونکە خۆیانیان فرۆشتی ئەوانە پەنایان بردە بەر حەسەن عەلی مەجید گشتیان ڕۆین لە هەولێرە قزان پایتەخت کوردستانی و پایتەختە هینەکە مزەوەرەکە ڕۆین پەنجەیان ئیمزا کردیان ئەم ملەتە سەری بۆ حکومەت و ماری بۆ ئێمە تۆ قسەم لەسەر یەکەم ڕۆژی هێرشەکە بۆ بکەی ئەو ڕۆژە کە هێرشەکە دەست پێ کرد چۆن بوو و دواتر چۆن ئێوە بەر ئەو شاڵاوە کەوتن و چەند کەسی تۆ لەو شاڵاوی بەر شاڵاوی ئەنفال کەوتووە وەڵایی باس کەس بکەی 30 نەفەر زیاترم کەوتەوە بەر ئەنفال 11 نەفەر بەسی ماڵ باوکمان بێجگە لەوە کە سوکار پیاوەکەم تقریبەن 10 نەفەر زیاترە دوای سایش دێکەمان تقریبەن 200 نەفەری کەوتەوە بەر ئەنفال بەس ئێمە کاتێ دەرچوومان ماڕوئینمان جێشت ڕۆیمانەوە شار ئەیتر جێش و جاش ئەم دەشتەیە داگیر کرد کە سوکاریەوە چۆن بێسەر و شوێنکران تۆ چۆن دواتر هەواڵێنت نەزانی هەواڵیان نەزانی من لە شار بووین ئەوان ڕۆین لە وتیان ئێمە تەسمیل جاش و خۆفرۆش ناوین ڕۆین لە ملە سوورەوە کە سوکارەکەم تەسمیل بین مەجالیان نەما لە بناری سەنگاوە قوات جێش و جاشات لە نەوجولۆ هات لە دووس خورماتوە هات لە سێ لاوە تەوق کریان ئەوان غایی ئەوەیان نەوی تەسمیل بن و بەس تەوق کریان و بەڵێ دەستخۆش ئەو میوانە بە ڕێزانش کرد دانیشتوانیم گوندانە کە هاتوون هەریەکە و چیرۆکێکی تایبەتی خۆی لایە ئەمەوێ ئەو مایکە لەکوێ بدەنە و بە ڕێزانە کێ تۆ ئەوێ قسەمان بۆ بکات بەڵێ ئەو مایکێ بەرێ سەرەتا بەخێراتنتانەکەم بەڕاستی من دەنگێ بەرزکەیتەوە حەزەکەم لەسەر دوو باسی ئەم مەسەلە بکەم یەکەم بۆ بایکۆتکردنی یادی ئەنفال بەڕاستی من بە ناڕەوایە زانم لەبەرەوە تو ئەگەر یادی ئەنفال نەکرێت بۆ بە ناڕەوایە زانێ سەر لە شوێنەکانی تر کرا ئەمڕۆ بینیم لە گوندەکەی ئێوە یادێکی شایستە کرایەوە وەڵای ئێمە یادی ئەنفالەکەین پێشتریش بۆ موچە نەمان کردو بەڕاستی ئەگەر ئێمە نەیکەین معناوێسە لەبەر موچە نایکەین سە من هەر بەڕاستی من ئەم خەڵکە بینم و بەو شێوەیە هەر قسەم بۆ ناکرێ جارێ من ئەتەوێت ئەو فرمێسکەی کە لە چاوی تۆ ئەتەوێت چیرۆکێ بگێڕیتەوە یا خودوشەیەکی لە دڵایە بیڵێ وڵی زۆرم لە دڵایە بەڕاستی یعنی نازانم لە شۆ باسیکەم نازانم باسی پێش ئەنفال بکەم یان کات ئەنفال یان دوای ئەنفال بەڕاستی هەر هەمووی پێشی ئەنفال چییە و کاتی ئەنفال و دوای ئەنفال چییە ئەگەر بە کورتی بەخوا لە یەکەم پێش ئەنفالە هەموو ڕۆژێکمان مردنێک بوو من تەبان تەمەنم 8 ساڵ 9 ساڵ بۆ کاتە لە کاتی ئەنفالەکەیشا ئەتر ڕۆژێک بوو ڕۆژێ ساخت ڕۆژێن پڕ نەهامەت بۆ خۆمان بۆ دایکمان بۆ کەسوکارمان من ئێستەیش لە فکرما لە کاتی بزەبەت لەو کاتە تووشی سورنجەیەک بووم ترۆ باوش دایکم بووم هەروە باوشێ بووم لە کەڵۆزەکە دائنشتین ئاوەکەوە لە بنمانەوە ڕۆیشت دایک مەها چیلکەی دانا و داری دانا خۆی لە بانی دانیشت و منیش لە باوشیا بووم یعنی ئاوەکە لەبەر ئەوەی وەژێر دارەکە بڕات و خۆشی منیش لە باوشی بکەم هەتا دوای ئەنفالەکە لە دوای ئەنفالەکەیش چیرۆکەیەکەیە هەتا مەگە بمرم ئەو چیرۆکە لە بیرم بچێ چوین بۆ دووز لەوەیش بە هەرچی حاڵی بە خۆمان ماگەیان دووز بە قاچاق بێ بە ئەوەی نەماگرن چوونە
ماڵەکان دەرمانیان نەکرد بەداخەوە زۆربەی ماڵەکان لەوێ دەرمانە نەکرد چوونە ماڵێک سعات دەچوونە ماڵێک زۆر برسیمان بوو مخۆم و دایک و خۆشیەکەم بە کورتی بیگەڕیتەوە زۆر برسیمان بوو دایکم وتی بابچینەوە ماڵە لەبەر ئەوەی نیۆڕۆ لەوێ بنانمان بدەنێ چون لە ماڵان دانیشتین حتا سعات دوو کەس نەهات وەلامانە یەک ئەڕۆی نانیان نەخوارد ماڵەکە لەو دیۆ و دوای ئەوە هاتنەوە بەلای ئەمە گەیە سعات دوو من هەرموت برسیمە هەر خۆشکەی میشەرەوت برسیمە وڵات دایکم دەستمانی گورد وتی با بڕۆین کاتی ڕۆیشتین چونە ماڵێتر دانیشتین زۆر برسیمان بوو دایکمیش هەر تەنانەت 50 فلیشی پێ نەبوو پسیەتێکمان بۆ بکڕێ چون دانیشتین لە ماڵێترا ماڵەکەیش هەر ناسیار بوو وتی نانتان خواردە دایکمیش لەگەڵ ما بۆ گیرانەوە وتی نەوەڵا نانمان نەخواردە و زۆر برسیمانیشە وتی مخۆم دەربەز نایەن بەس مناڵەکان ئەگە شتێکیان بدەنە خێرتانەگەیە من هیچم بۆ ناوتریە ئەوەی دەستخۆش ئەو دایکانە گەرەێکیان قسە بکەن و مایکانە ڕادستی یەکێک لەوان بکەن ئەوەی تەنیشتت مامۆستاەوەی تەنیشت ئەو دایکە بەڵێ هەر ئەوە وەرگێکێکیان یەکێکیان قسەمان بۆ بکەن کاستی تە پێوە قسم بۆ بکەی هەستی تە پێوە گەر ئەرک نەبێ بەڵێ خێراتنی کەناڵەکەتانەکەم من تەبیڵی پیاوەکەم ئەنفالە لە ئاوابیمان لە دەی زنانەی ژوور و خۆم و شوبراکانم پیاوم و ئیتر تقریبان 6 ماربیمان دەشتماندا لەبەر بەرەو ژیرۆ بچین تۆپ و تەیارە لەبان سەرمان بی بانگ مەغریبی دای بەرەو ژیرۆ بڕۆین ئیتر گەیمانە قرات چەرمەرە ئەو ناوە ئیتر مناڵ تەحملی نەما و خۆمان تەحملمان نەما زەلام و تێڕۆین تەسمی لە چەند کەس و کاری تۆ ئەنفالە چەند کەس من پیاوەکەی خۆم ئەنفالە 4 شوبرام و خێزان و ڕۆینە ئەوە کەس و کارمیش میمزا و خارۆزا و ئامۆزا ئەوە باس ناکرێ ئەوە باسی ناکرێ ئەگەر چیرۆکێکت لایە زۆر بە کورتی بۆم باسکەی وەڵاهی من هاتین بۆ مەتکەب شەبابەکە بۆ کورتی باباسی لە خورمات بەڵێ لە مەتکەب شەبابەکە من خۆم دوو منار دوو کچم بی یەکێکی عمری ساڵ و نیمێکی و یەکێکیش عمری 6 مانگ بی لە مەتکەب شەبابەکەم عین 16 ڕۆژ مام و 16 ڕۆژ ماینۆ ئەو ڕۆژەی هاتن خەڵک بار بکەن بۆنی بۆ تکریت و نازانم بۆ کوێ بیوەن ئیتر زانیم شتەکە ژنوا یا تاخەکەیەوە سەینابان سەرێ ژنەکەی حاجی وەسی یا تاخێکی بەستم پێوتم بۆ کوێ تاخەکەەوە سیوتی ئەمانوە وتم آخر بۆ کوێتۆم تو ئێمە ژنین ژن ناو سجنا ناژین وتی ئەڕۆم وڵای تاخەکەی بەست من ڕۆیمە قاتبان بی ڕۆیمە قاتبان بڕێ مناڵێ میمکمیش لێل مایوتم بێنەڕێ ڕۆیمە قاتبان جوینێکیان بار کرد و ئیتر مزاهرە دەستی پێ کرد مزاهرە دەستی پێ کرد ئێمە ماینۆ بەڵێ ئێمە ماینۆ چیرۆکەم بە کورتی بۆ باسکەی زۆر بە کورتی بزان ئیتر هاشم خیرۆلی و جەماعەتێ ئێوارە پەنجەرەکانیان شکان و قاپیان شکان لەورە دەرچوومان لەورە دەرچمان هاتمە ماڵ شوبرایەکەم لە ماڵ شوبرایەکەم ئیتر مامۆ بڕێتر و مانۆکی وە برسێتی وە تینێتی وە قسە و ئیتر وە ڕەزالت چی ڕۆژێ حەملە بیا لە دووزاگەرە بڕایمان بەناو قەورستانەکە بەڵێ دەستخۆش مایکە بدەیتە مامۆستامەلاوەرە پرسیارێکی لێ بکەم بەڵێ مامۆستا قسەم لەسەر بۆ بکەی ئێستا ئەمانە هەرێکی خاوەنی چیرۆکیەکەن وە تۆش کتێبێک نووسیوە لەسەر چیرۆکی ئەنفالکراوەکان وەکو مامۆسایەکی ئاینیش قسەم لەسەرەوە بۆ بکەی ئەو تاوانانەی کە حکوومەتی بەحسی کرد لەگەڵ ئەو تاوانانی کە ئێستا داعشێکە جیاوازی چییە؟ بەڵێ سەرەتا بەخێر بێن بەڕاستی ئەم ناوچە زۆر خۆشحاڵە بە سازانی بەرنمەیەکی لەو شێوە هەر یەکەمان خەمێکمان هەیە ئازارێکمان هەیە پێمان خۆشە خەڵک لێمان بگێ و لێمان تێبگێ بەڕاستی ئەنفال زاراوەیەکی قورئانیە ڕژێمی بەعەز بەکاری هێنا بۆ جوانکردنی ئیشەگڵاوەکانی خۆی و لە نەڕەتدا ئەنفال بەرامبەر کافرانەکرێ ڕژێمی بەعەز کە خۆی ڕژێمێکی بێدینیش بوو لە هەمان کاتاویستی ئەم کارە قێزەوەنەی خۆی مۆرکێکی دینی بدا بە پاڵیەوە وشەیەکی دینی بەکارهێنا کە ئەنەما ئەوانەی کە وشەی ئاینیان بەکارهێنا بەرامبەر کورد و سەرکوتکردنی و لە ناوبردننی کوردی ئێستاش خەڵکی دیکە هەیە هەمان وشە بەکارهێنن بۆ لە ناوبردننی میلەتێک بەڵێ لە ناوڕۆکە هیچ جیاوازیان نییە چی داعش و چی بەعەز هیچ جیاوازیەک لە بینیانە نابینرێ ئەگەر بەعەز کۆمەڵێ وشەی بەکار ئێهێنا
ئێستا داعشیش بە هەمان شێوە کۆمەڵێ وشە بەکارهێنێ بۆ جوانکردنی یاخود بۆ ڕەواپێدانی ئیشە گڵاوەکانی خۆی بۆیە هەمویان یەک هەدەف و یەک ئامانجیان هەیە بەرامبەر ئەم میلەتە کە لە ناودانی ئەم میلەتەیە سڕینەوەی ئەم میلەتەیە و لە ناو داعشیشە خۆی لە خۆیان زۆربەی ئەندامانی داعش پاشماوەی ڕژێمی بەعسی لە ناوچوون هەمان فکرە و هەمان عەقڵێتی بەعس ئەمڕۆ بە شێوەیەکی تر بەجێ ئەکرێ بەسەر ئەم میلەتە و دوای ئەوەش پێم خۆشە ینی ئاماژەیەک شتێک بکەم ئەویش ئەوەیە ئەم ناوچە کە ژمارەیەکی زۆر ئەنفالکراوی هەیە لە هەندێک لە ئامارە کە خۆم لە کتێبێکا کۆم کردوێتەوە 3500 ئەنفالکراوی هەیە پێ هەندێک زیاتریش بێت. ئەم ناوچەیە سەرڕای زۆربوونی ژمارەی قوربانیانی تاکو ئێستا هەوڵ نەدراوە مۆمنتێک بۆ یادگاری ئەنفالکراوەکان دروست بکرێ و بینا بکرێ ئەگەر هەیە لە ملاولەولا ئەمە هیچ فایدە و سوودێکی بۆ ئەم منتیقەیە نییە پێویستە لە داهاتووە حکومەت بیر لەوە بکاتەوە شوێنێک دابیر بکات بۆ ئەوەی بیرەوەریەکانمان لەو شوێنەدا ئاراستە بکەین و هەروەها هەوڵ بدرێ ئێسک و پرسکی ئەنفالکراوەکانمان بێتەوە چیرۆکێکی زۆر هین کە لە کتێبەکەمان نووسیومە زۆر کاریگەری ئەویشەوەیە ئافرەتێک کە خەڵکی گوندی وارانیە لە نوگرە سەلمان بووم دوو کچم یەکێکی مرد ئەمە کەیمایەوە ئەوەکەی داوای کرد لە سەرمەرگ ئەویشکە کەوتە سەرمەرگ کە خوشکەکەی بینا سەگ خواردی لە بیابانی نوگرە سەلمانە ئەمیش گریا لە سەرمەرگ ئەوتی دایە توخوا بمبەرەوە بۆ وارانی چونکە ئەگەر ئێستا بمرم وەکو خوشکەکەم سەگ لاشەکەم ئەخوا بەڵام لە وارانیشا بمرم سەگی وڵات خۆمان بەشەر ناخوا دایە توخوا بمبەرەوە وتی منیش بە فرمێسکەوە لام لێ کردەوە کە دەسەڵاتم نییە توانام نییە بگەڕێمەوە ئەمە بەدەست خۆم نیێگەڕانەوە بەو ئاهوو هەناسە و بە داوای ئاو نانە و ئاواتی گەڕانەوەی بۆ دێی وارانی ئەویش گیانی لەدەستدا و چەند کەسێک بردیان لە بەردەم سەگەڕەشادایە ناو ئەویش بە هەمان شێوە لاشەکەی سەگەڕەش خواردی بۆیە ئەم ناوچەیە پڕە لە چیرۆکی وا پڕە لە کاریگەری پڕە لە ئازار و مەینەتی حەقوایە حکوومەتی هەرێم ئاوڕێکی جدی لە منتیقەیە بدات گەڕێمە وڵات مامۆستا گەڕێمەوە لای میوانەکانم مامۆستا کەریمەگە قسەم لەسەرەوە بکەی پێم وابێ یەکێک لە کەسوکاری تۆ لەناو ئەو کەسانە بوون کە لە حکوومەتی عێراق حکوومەتی بەعس فرۆشتنی بە میسر چیرۆکی ئەوم بۆ باسکەی بەڵام بە کورتی بەڵێ ئەوە بەرگەیەکمان دەستکەوت لە ئەمن کەرامەی کەرکوو بەرگەیەکمان دەستکەوت و بەرگەیە کە تقریبا 25 کەس پێکهاتوو ناوەکانن کە دراونتە وڵاتی مسر لەو 25 کەسە سێ کەسی کەسوکاری منە یەکێکی خوشکمە یەکێکی ژنبرامە یەکێکی برازامە لەوانە کارکراوە ئێوە بەدادەچوونی زیاترتان کردو هەوڵتان داوە بچنە میسر تاوەکو لە نزیکەوە بەداداچوونی زۆر ماکرد محاولەمان کرد ینی تاکو محامیشمان کرد بۆ محکەمەی کەرکوو کە دیفاعمان لێ بکە بۆ ئەو کەیسە نەگەی نەتیجەوەی شێوەیە نەگەی نەتیجە هەرچە ماگە حکوومەتی هەرێم هاوکاریمانی نەکرد تاکو ئەو کەیسە بگەێت نەتیجە و بتوانین سەرنجامیمان دەستکرد دەربارەی کەسوکارەکانمان کە درێنێتە وڵاتی مسر. بەڵێ کاک جاسم دۆ قسەم لەسەرەوە بۆ بکەی ئێستا مامۆساژ باسی لەوە کرد کە ئەم گوندانە وەکو هاوکاری کێوتۆی نەکراوە تا چەندێەوە داواکار وەکو دانیشتوانی ئەم گوندانە کە هاوکاری زیاتری ئەم ناوچانە بکرێت کە ناوچەی زۆرترین ئەنفال لەم ناوچانە ئەنجام درراوە. وڵای قوربان ئێمە وەکو داواکاری تەمان داواکاریمان زۆر کردووە بۆی ئەم خەڵکە خەڵکێکی یعنی چۆنەڵێ پشکی شێری وەرکەوتووە لە ئەو کارە ساتە خەڵکانێکی زۆرمان ڕۆیشتووە خەڵکی ئەم سنوورە یعنی پێش ئەوەیش کە ئەنفال کردی ئەوانەمان کە ڕۆیشتووە یعنی خەڵک بەڕاستی زۆر لە ژێر تۆپ و تەیارە و زەحمەتە بۆ هەتاکو ئەخیرەن تووشی ئەو کارە ساتە بوو کە ئەو جینۆسایت کران و ئەوەی بەسەر هات. داواکاریمان زۆر کردووە ئێستا داواکاریەکانمان ئیتر ئەوەن داواکاریمانکردن بە جوانی نازانم یعنی بەڕاستیوامان لیاتەوە داواکاری نەوازمان لیاوت ئەگەر نازانم ینی ئەوە بیایە بکریایە ئێمە ئێسک و پرووسکی کەسەکانمان بۆ بەهاتایەتەوە زۆر شتێکی باش بوو بەڕاستی ئەچمە لای و دایکە نەزیرە قسەم لەسەر بۆ بکە ئێستا زۆر جار ئەو دێت ئەوانەی کە کەسوکاریان ئەنفال بووە بەردەوام چاویان لەوەیە ڕۆژێک لە ڕۆژان سۆراخی کەسوکاریان بکرێت ئەگەر هیچ نەبێ ئێسک و پرووسکەکانیشان بێت بهێنرێنەوە تۆ تا چەند هێشتا چاوت لە دەرگایە بۆ هاتنەوەی کەسوکارت هیچ نەبێ ئێسک و پرووسەکەکەی هەتاکو بمنەنە ناو ئەو گۆڕە هەر چاوم ڕێیانوەیە چونکە هیچ شتێکم دەست نەکەوتووە نەدایک نەخۆشک نەبرا نەبرازان نەخوازان هیچ کەسێکم پارچەیەکیانم بۆم دەست نەکەوتووە و تاکو دڵم پێی ئەهوانەوە بێ هەر چاوەڕوانم
بەس دوای ئەوسایش هیچ کەسێ نییە ئەوە دوایوانە بکەوێ ئێمە هاوارەوەین بۆ حکومەت کوردستانیش وەکو چۆن ئیهمالمانی کردە ئەگەر ئیهمال نەوێت بۆ هیچ بابەتێ بۆ گۆڕەکانەوە تا لە حەمرین بۆ حەمرین یەکجا دوورە بەس مەجالمان بدا حەمری سنوور کوردستان نییە خۆمانە ڕوێنێ تێرین و بەڵێ دەست خۆشارێکی ترەگە ڕێمەلایەوە میوانانە خەڵکێکی زۆر هاتوونەوەی قسە بکەن بەڵێ مامۆستاگەر تۆ قسم بووکی قوربان پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بەڕێزەکەم کارەساتی ئەنفال بەدەم باس ناکرێ داوای جەماوەر تێکراوەکۆ هافرەتە ئاماجێ بۆی کرد یعنی گەورەترین ئاواتمان هاوردنەوەی ئەو دەست و پروسکانەیە جەماوەر هەر هەمووی ئەمە لەلایە دووهەم کاتی قورآن باسی ڕۆژی قیامەت دەکات لە چەند شوێنە ئاماجێ بووەکە یعنی من خۆم شخصی لە مێژاوتمە خوا گیانیەمەی کوردی دەربەدەر سێجابینیمان ڕۆژەکەی مەحشەر ئەنفال و کۆڕە و شاری هەڵەبجە نازانم ژمارەی شەی ناومەنجە من ئەوانەیش هەر بە ڕۆژی قیامەت دانم ئەوەی کە زۆر بڕوامان پێی بێ ئەگەرنەوە ئەڵێن کاتەوەی کاتی خەڵکەکە لە قولیجان خڕ بوو هەموو داوێت لێ خڕ بوو ئیترگەرە چەندێ بوێت شەوکە شکانیان بەم لاوە مەویسیان حاصل کرد لە هەموو لاوەتەمان ئابڕۆ قەدران ڕێ لە بینی چوارشاخ و پیرەمۆنیە ڕۆژ پاکۆ بیسێران ئافرەت یەک بەتێنا لە شیوەکە هاتەبان وەڵا بە پێی هەواڵەکان سەیریان کرد لانیکێ بەتاڵ هاوەبان شانی و ڕاکە وتی برادری وەک جەناب سێری کە زۆر بەلایەوە سیر بوو لانیکێکی بەتاڵ کی بابە ماڵ و ساما هەرەمووی جێشتم لانکە دەبوو چییە ئەوتی من تەنام کوڕەمانەیە چۆن جێتیە لەم پیاوەکەم ناوکەوتەوە کەوتی بابە تۆ دانە سەیری کرد بەتاڵە خۆی نەیزانینە کوێ کەوتووە ئایا ڕۆژی قیامەت بە شک نییە لەمە دووهەم یعنی ئەوەی کە ئەگێڕێتەوە یان جگەلەوەی ئەنفال کە کەسوکارە گەورەکانە بیچکەڵیان توش نهێنێت توشنی خۆ دەروون هاتوونە تۆ بێ مقارنەی کە 28 ساڵە لە پێشا کە کاتی خۆی بەنەینە ئاخۆ چەند مناری ئەنفال ڕۆژانە کاتی خۆی ڕۆیە بۆ مەدرسە داوای 250 ناری کردوێن نەبیوە ئیستا ڕاستە حەقی خۆیانە موچە بەڵام وەڵی گەورەترین ئاواتی ئەم ئەنفالە ئەم خەڵکە هاوردنەوەی ئەو کەسوکارەیە یعنی داوا ئەەکەین لە حکومەتی هەرێم هاوردنەوەی یعنی بە قانونێکی دوای لێ بێ یعنی کارەسات وەکو کوردە لێ لەکوێوە دەست پێ بکەم بەڵێ دەست خۆشە و مایکە ڕادەستی یەکێک لەو دایکانە بکە ئەگەرەوانش بیان ئەو بەڵێ فەرمو تۆشەکە قسەیەک تێ قسە بکە بەڵام بە کورتی بەپەلان تۆزی سەرەتا بەخێرتانەکەم خێرم بەسەر چاو کارەساتی ئەنفال زۆرە باس ناکرێ هەرچێنێ باسی بکە هێشتانەکە بە بەس ئێمە وەکو کەسوکاری شەید و ئەنفالەکانی سنوور ئەم سنوورە وەکو مایکەکە نزیکەیتەوە تۆ ئەنفال کراوەکانی هەموو کوردستان داواکاریمانەیە با حکومەت دیارەم گوێر داواکاریەکانمان بگرێ ئێمە داواکاریمان موچە نییە ئیسە بایکۆتی یادی ئەنفال کراوە لە بەرموچە ئەوە من هیچ بۆ باشی نازانم با ئێمە داواکاری ڕووفاتی ئەنفالەکان بکەین با داواکاری 55 کە لە باسیەکان خەڵکیان ئەنفال کرد کواست دووسێ کەس ئیدام کرد ئەو دوای چی لێ هات ئەیکۆ ئەمە خەڵکمانەیە ئەلان خۆی ئەنفالچێ و یاد ئەنفال دانشێ بۆ نایەگرن بۆ مستەشارەکە ناگرن ئێمە داواکاریمانەیە با حکومەت گوێمان لێ بگری ینی تۆ بڵێ جگە لە داواکاری موچە کە ئێستا بەشێکی زۆر لاکان داوایەکەن ئێوە داواکاری سەرەکیەوە هێنانەوەی ڕووفاتی ئەنفال کراوەکانە هێنانەوەی ڕووفاتەکانیان دووهەم دادگایکردن ئەوانەی کە دەستیان لە شەیدکردن کەسوکارەکانمان هەیە لە بەچاوکردنەکانە دووهەمیش بەڵێ دەست خۆش ماون گشتی وەک جاران دەست خۆشکاتی بەرنامەکەم تەواو بوو زۆر داوای لێبوردنتان لەکەم داوای لێبوردن لە هەموو ئەو ئامادەبووانە هەروەها دانیشتوانی گوندەکانی دەوروبەری ناوچەی داودە و سپاسی لەگەڵماندا بوون تا کاتێکی دیکە بەخواتانە سپێرم.